و هەروەها لە کاتی سەرمەرگدا ئینسانی مسلمان ئەمینە مطمئنە لە ئەمانەتایە، نەکەوانەی کە غەیری خوا ئەپەرستن، والله ئەوانە لە ئەمینانین و لە ئەمانەتانین. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ڕوحکێشانی ئیماندارمان بۆ کە ئەفەرمێ نەزل إليه ملائكة من السماء بيض الوجوه كأن وجوههم الشمس معهم كفن من أكفان الجنة وحنوط من حنوط الجنة حتى يجلسون منه مد البصر ثم يجيء ملك الموت عليه السلام حتى يجلس عند رأسه فيقول أيتها النفس الطيبة اخرجي إلى مغفرة من الله ورضوان. ئینسانی ئیماندار ئەو ئیماندارەی کە خوای پەرستووە بە تاک و تەنها، ئەوە لە کاتی سەرمەرگشا لە ئەمینیاتە. مەلائیکە لە ئاسمان و بۆی دائەبەزن دەموچاویان وەکو خۆر ئەدرەوشێتەوە سپیە. کفنیان پێ ئەو مەلائیکانە، بۆنیان پێ ئەو مەلائیکانە، بەڵام لە جەننەتەوە هاوردیانە. تەکریم و ڕێزێک و حورمەتێک بۆ ئەو ئیماندارە هەمووی دێتە خوارەوە، هەتا وەکو چاو بڕکە مەلائیکە ئەبینی کە دانشن لە دەورت و هەتا وەکو مەلەک المەوت دێتە دیار سەرت پێتەڵێ یا ئەی نەفسە پاکەکە دەرچۆ لە ناو لاشەیەکی پاکە بۆ لای لێخۆشبوونی خوای پەروەردگار و بۆ لای ڕەزامەندی خوای پەروەردگار. یا ڕەبی خوایە لەوانەمان بکەی کە ئەو مەلائیکانە دابەزن بۆمان کە لە کاتی سەرمەرگا وامان پێ بڵێن هێشتا ڕوحت دەرنەچووە، پێتەڵێ ئەی نەفسە پاکەکە دەرچۆ بۆ لای لێخۆشبوونی خوا، دەرچۆ بۆ لای ڕەزابوونی خوا. ئەلەو کاتەدا فيشيعهم من كل سماء مقربوها إلى السماء التي تليها. كاتي أو روح درجة لولا شيء أي كننا أو كفنا أو بوني ليدا أي بن بو آسمان هرشي ملايكي آسمان يكما يأكون دواي بو آسماني دوما كيتا دواي بو سيم هتا وقو أي بن لا خواي پروردگار أو روح أمينا كلا دنيا دا لأمانتا أبو خواي پرسو بتاكو تنها خواي پروردگار فرمي أو روح بقرين نخوارو چوكا لخول دروسيانم كردو ايان قرين ما ناو خول ولا خولش دريانكم روحك اخنو ناو قبرك لو كاتي يشتانا كسكار من بوما نقريه بلام نازاني ايما مليون ها جاراوني دنيا خوش مانا ايما لخوشياتين وا جنتيان بمان نشان دا وا كفني جنتيان بومان هاورد وا بوني جنتيان بومان هاورد وا خواي پروردگار لمن راضي بو الو كاتدا سي سؤال مان ليكن فقط شوارينيه پێتەڵێن من ربك وما دينك ومن الرجل الذي بعث فيكم. ئێتر مسلمانان براتن کەعبە قیبلەتە قورئان ئیمام ئەوانەی تیانە هیچ سێ پرسیارە خوات کێت پەرستووە ئەڵڵام پەرستووە بە تاک و تەنها ئیعتیمادم هەر لەسەر ئەو خوایە بووە، هاوارم هەر بەو خوایە کردووە، داوای شیفا و حەوائیجم هەر لەو خوایە کردووە، پەناو پشتم هەر بەو خوایە بەستیوە، عیبادەتم هەر بۆ ئەو خوایە کردووە، هەر لەو خوایە ترساوم، هەر ئومێد و ڕەجام بەو خوایە بووە، هەر سوێن بەو خوایە ئەخۆم، عیبادەتم هەمووی سەرف کردووە بۆ ئەو خوایە. ئەلەی الله ربي والإسلام ديني ومحمد صلى الله عليه وسلم نبيي. خوای گەورە میهرەبانە فەرمی ئەن قد صدق عبدي فأفرشوه من الجنة وألبسوه من الجنة وافتحوا له بابا إلى الجنة. جێگای بۆ ڕاخەن، جێگای جەنەتی بۆ ڕاخەن، جلوبەرگی جەنەت بکەنە بەری، قاپیەکی بۆ بکەنەوە بەرەو جەنەت با بڕوا، لە ناو قەبرەکەی ئەوانە هەمووی پێ نیشانەدەن. یا ڕەبی خوایە لەوانەمان بکە یا رب العالمین، لەو ئیماندارانەمان بکەی کەوا ئاوای بەسەرا دێت. وافتحوا له بابا من الجنة، قاپیەکی بۆ بکەنەوە بەرەو جەنەت با بڕوا، جەنەت ببینێ، قەسرەکانی ببینێ، هێشتا لە ناو قەبری هەموو شتێکت پێ وتراوە. هێشتا ڕوحەکە لە لاشەتا پێتەڵێ ئەیەتوها النەفس الطەیبە اخرجی إلى مغفرة من الله ورضوان. دەرچوو ئەی نەفسە پاکەکە بۆ لای ئەو خوایەی کەوا لێت خۆشە بێ. هێشتا ڕوحەکە ها لە لاشەتا وات پێڵێن. ئەمە شایستەی ئەوەیە لە ئەمن و ئەمانا بێت. ئەمە لە کاتی سەرمەرگا و لە زەوی مەحشەرە، لە ساحەی مەحشەرە خوای پەروەردگارە فەرمێ إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون لا يسمعون حسيسها وهم فيما اشتهت أنفسهم خالدون لا يحزنهم الفزع الأكبر. داچەڵەکانی گەورە لە ڕۆژی قیامەتە ئەوان داناچەڵەکێن، ئەوان لەژێر ڕەحمەتی خوایەتان، لەژێر سێبەری عەرشی خوایەتان. بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم أفرمي إن من عباد الله عبادا ليسوا بأنبياء يغبطهم الأنبياء والشهداء. قومان يكن الروج قيامة أو قومان پێغەمبەران نین
بەڵام پێغەمبەران و شەهیدان تەمەنا بۆ شوێنی ئەو ئیماندارانە ئەکەن لە ڕۆژی قیامەتە. ئەڵڵا چ شوێنێکە خوای پەروەردگار بیکەی بە قسمەتمان کە پێغەمبەران و شەهیدان تەمەنای ئەو شوێناکەن، ئەو شەهیدەی کەوا خوێنی ڕشتووە لە پێناو خوای پەروەردگارە. وتانەی پێغەمبەری خوا ئەوانە کێن؟ فەرمووی هم قوم تحابوا بنور الله من غير أرحام ولا أنساب وجوههم نور على منابر من نور لا يخافون إذا خاف الناس ولا يحزنون إذا حزن الناس. ئەوە دەمچاویان وەکو خۆر ئەدرەوشێتەوە سپیە لە ڕۆژی قیامەتە و لەسەر نور دانیشتون، لە لای ڕاستەی خوای پەروەردگار دانیشتون. ئەوانە قەومانێکن یەکتریان خۆشویستۆ لەبەر خاتری خوا بەبێ خزمایەتی و بەبێ پارە و پوڵ و دنیا لەبەر خاتری خوا خۆشەویستووە. ئەوانە کاتێ خەڵکی ئەترسن لە ساحی مەحشەر ئەوان ناترسن، کاتێ خەڵکی لە خەفەتاتە ئەوان خەفەت ناخۆن. ئەو ئیمانداران لەبەر خاتری خوایەکیان خۆشویستوە. دەبا ئێمەش ئاوا بین مسلمانان یەکتریمان خۆش بێ لەبەر خاتری خوا، با دڵساف بین بەرامبەر بە یەک، با یەک زبانمانە بێ، با یەک وەجب هەنە بێ لەگەڵ یەکە. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ ڕۆژێکیان تاخیر بوو، ئێوارە هاتەوە تەلەبەکانی بەدوای گەڕاوتیان ئەوە لە کوێ بووی ئەی ئیمام؟ لە بەیانیەکەوە بەدوا تاگەڕن. فەرمی وەڵڵاهی لەلای هەنێ برام بووم کاتێ دانیشتم لەلایەن قیامەتیان خستەوە فکرم، و کاتێ جێیانم هێشت باسمیان نەکرد، غەیبەتمیان نەکرد. وتیان ئای ئیمام ئەوە چ قەومانێکن تخوا ئەو قەومانە چەند چاکن، ئەوانە لە کوێنەوانە؟ فەرمووی ئەوە قەبرستانە، لە قەبرستان بووم، کاتێ لە قەبرستان بووم قیامەتت دێنەدەن فکر، بەڵام کاتێ جێیان نەهێڵی باست ناکەن غەیبەتت ناکەن. مع الأسف بۆ هەندێ مسلمان لە بەردەم تا دەم پێکەنێ و دەسەناتە سەرسینیا و هەر چاوت لێی بڕبوو لە دواوە خەنجەرت لێدا، هەر لەبەر چاوی کەوتی لە دواوە غەیبەتت تەکا و باست تەکا، بۆهتانت بۆ کا درۆست بۆ هەڵەبەستێ. هەر کەسێ دوو وەجی هەبێ لە دنیادا، دوو زبانی هەبێ لە دنیادا، دوو زبانی ئاگری نەکەوێتە دەمی لە ڕۆژی قیامەتە. ئینسان با پیاو بێ و با مرد بێ، یەک وەجی هەبێ، پیاوی و مردی لەگەڵ مسلمان بە، نەک لە پێشەوە خۆت پێشان دەی چۆنیت و لە پشتەوە خەنجەرت لێ بدا و بەدکاری بکە. ئەوە ئەو کەسانە نین. ئەمە لە ڕۆژی ساحەی مەحشەرە هەمویان ئەمینن، ئەوانی کە خوایان بەرزۆ بە تاک و تەنها. و هەروەها لە ناو جەنەتشا یا ڕەبی خوای گەورە و میهرەبان، یا ڕەبی خوای گەورە و میهرەبان شادمان بکەی بەو جەنەتەی خۆت یا حەی و یا قەیوم، لە بینینی خۆت مەحروممان نەکەی یا رب العالمین. لە جەنەتا خوای گەورە و میهرەبانە فەرمێ وما ئەموالوکم ولا ئەولادوکم بالتي تقربكم عندنا زلفا. لە ڕۆژی قیامەتە ئەوانە نێزتان ناکاتەوە لە ڕۆژی قیامەت ماڵ و منداڵتان، إلا من آمن وعمل صالحا فأولئك لهم جزاء الضعف بما عملوا وهم في الغرفات آمنون. ئەوانە جەزایان دووبارە و سێبارەیە کە ئیمانیان هاوردووە بەخوا و کردەوەی چاکیان کردووە، ئەوانە لە غرفاتە ئامینینن. خوای پەروەردگارە فەرمێ إن المتقين في مقام أمين، لە مەقامێکن زۆر ئەمینن.